ئەویش بەرنامەی کورتسات هەوارەیە کە لە پێشکەشکردنی پێشکەشکاری کورسات کۆسار فەتاحە لەم بەرنمەیەدا لەم بڕگەیەدا پشت کامێرای بەرنمەی کورتسات هەوارەتان بۆ دەگوازینەوە فەرمون ببینەوە. سڵاو لەبێ کاکۆسار پێم بڵێ لە ئێستا ئامادەکاریەکەن بۆ چ بەرنامەیەکتان؟ بەخێر سۆنیا خان ماندوو بوون هەموو جارە ئەرکە کێشنیان بۆ بەرنمەکان ئەمڕۆ یەکێکی تر لە بەرنمەکانی بەرنامی کورسات هەوارە تۆمارەکەین کە هۆنراوەیەکی ئیبراهیم ئەحمەد ئەومان هەڵبژاردووە و بەدەنگی کاک ساسان لەتیف لە بەرنمەکە لەگەڵمانە ئەبێ وەکو گۆرانی بێش هەوڵین لە بەرنامی کورسات هەوارەیە هەر جارێکە ئەو هۆنراوانی کە هەڵیانە بژێرین شیکننوێک بۆ هۆنراوەکان بکەین و دواترم هۆنراوانە بە شێوەیەکی تازە ئاوازیان بۆ دانرێ مۆسیقایان بۆ دانرێت کە بۆ یەکەم جارە ئەوترێت و بڵاوەکرێتەوە خۆشبەختانە تا ئێستا توانیمانە کۆمەڵێک ئاوازی باش دروست بکەین و لەناو بەرنامی کورساتەوارە و لەناو دەستگای میدیای کورساتە بڵاو بێتەوە. بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ بەشدارم لە بەرنمەیەکی تازەی کورسات هەوارە لەگەڵ هاوڕێیانی موزیسیان و کاکۆساری پێشکەشکار کە یەکێک لە تێکستەکانی شاعیر و ئەدیبی کورد مامۆستا ئیبراهیم ئەحمەدە. بە خۆشحاڵیەوە ئەم مادەیە ئەم بەرهەمە تازە لە دایکە بێت بە هیوام جێگەی خۆی بگرێت لە هونەری کوردیە دەستی ئەوش خۆش بێت. لە ڕاستیا و ئاوازانی کە لەم بەرنمەیان هەمووی ئاوازی تازان هەمووی ئاوازانێکن کە بە وردی کارمان لەسەر کردووە و هەر یەکە و لە هۆنراوە یەکێک لە شاعیرە مەزنەکانی گەلەکەمانە و بۆ ئەم ئاوازی ئەمڕۆژ یەکێک لە هۆنراوە بە پێزەکانی مامۆستا ئیبراهیم ئەحمەدە کە لە ڕاستیا من خۆم چۆنڵی هۆگری هەم شاعرەکانیم هەم کەسایەتی هەم دید و فکری و مامۆستای نەمر بۆیە حەزم کردم ئاوازیان هۆنراوی ئەو بێت و لەگەڵەوەی کە هۆنراوی ئێوە دەنگی مامۆستا ساسانمان هەڵبژار بۆی کە ئەحساسێکی جوانی هەیە بۆ وتنی ئاوازەکە شارەکە زۆربەی شارەکانی چونکە هەستێکی نیشتیمانی تایە هەستێکی نیشتیمان پەروەری تایەوە وای لێکردین کە ئاوازەکە جۆرێک لە مارشێکی تیابێ و جۆرێکیش لە میلۆدیکی بەهارانی تیابێ چکە شارەکە خۆی یادگار و هیوە هەردوو ئامانجەکەی تایە بۆیە ئومێدەکەین کە ئەم ئاوازەش بچێتە سەر خەرمانی ئاوازەکانی تر و خزمەتەکانی تر بە دڵی گوێگران بێت و پێشکەشە بە ڕوحی مامۆستا ئیبراهیم ئەحمەد ئومێدەکەین لە ئەست هۆنراوە و گەوری ئەو پیاوە بەرزیا بێت.